کە خالید قادر ئەندامین کۆنگرەی نەتەوەیی کوردستان ئەدوێنێ. سڵاو هێ منەم کاتت باش، زانیاری زیاترمان پێ ببەخشە لەگەڵ میوانە بەڕێزەکەت. سڵاوت لێبێ غەمگین، ئەو کاتت باش. وەکو بیستمان و بینیمان جەژنانەی وڵاتی تورکیا بۆ دانیشتوانی بناری قەندیل و ناوچەی برادۆست لە ڕۆژانی جەژندا بریتی بووە لە ئێواران چاودێریکردنی چڕی فڕۆکەسی خوڕیەکان و شەوانەش بردومانێکی بەردەوام و چڕ و خەستی بۆ سەر ناوچە گوندنشینەکان. کۆنگرەی نەتەوەیی کوردستان کە لە ساڵی 1999 دامەزراوە وەکو چەترێک وایە بۆ کۆکردنەوەی سەرجەم لایەنە سیاسیەکانی هەر چوار پارچەی کوردستان، لە سێ ڕۆژی ڕابردوودا بانگەوازێکی ئاراستەی سەرجەم لایەنە سیاسیەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی و چالاکانی بواری مەدەنی و ڕۆشنبیران و نووسەران کردووە بۆ کۆبوونەوەیەک بۆ ئیدانەکردنی ئەو داگیرکاری وڵاتی تورکیا و وڵاتانی دراوسێ، هەروەها بەرەنگاربوونەوەی ئەو داگیرکاریە. بۆ ئەوەی بزانین مەبەست لەم بانگەوازەتیە بە پێویستمان زانی کە خالید قادر ئەندامی کۆنگرەی نەتەوەیی کوردستان بدوێنین بۆی بەڕێزیان باسی ئەومان بۆ بکە. کا خالید ئەو کاتت باش، ئەگەر بۆمان باس بکەی ئامانج لەو بانگەوازەی کۆنگرەی نەتەوەیی کوردستان چییە؟ سڵاوتان لێبوو و جەژنتان پیرۆز بێت. هەروەک ئێوە ئاگدارن لە ئێستادا لەشکرکێشی دەوڵەتی تورکیا پێیناوەتە قۆناغێکی مەترسیدارەوە کە بەداخەوە لە ئێستادا هەر لە زاخۆوە تا دهۆک تا دەڤەری برادۆست و سیدەکان تا دەگاتە ئامێدی و تا دەگاتە سۆران و باڵەیان تا دەگاتە چیای مامەڕوت و چیای کەروەت کە بەسەر کێوەڕەشیڕانیدا دەڕوانێت لەشکرکێشی و ئۆپەراسیۆنێکی فراوانی دەوڵەتی تورکیا کە بە مەبەستی داگیرکاری بۆ باشووری کوردستان پێیناوەتەوە قۆناغە مەترسیداریەوە کە لە لەشکرکێشی گۆڕاوە بۆ داگیرکاری باشووری کوردستان. ئەم داگیرکاریەوە دەخوازێت هەمووان بە یەکێتێکی نەتەوەیی بە ڕوحێکی نیشتیمانی و نەتەوەیی نەک هەر بەرەنگاری ببنەوە بگرە هەمومان لە بەرامبەری بوەستین. لەو سۆنگەوە کۆنگرەی نەتەوەیی کوردستان وەک چەترێکی نەتەوەیی، وەک ناوەندێکی باڵای نەتەوەیی کە گوزارش لە دیدی نیشتیمانی و نەتەوەیی کوردان دەکات لە تەواوی ئەم دنیادا بانگەوازی کردووە بۆ ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی، بۆ پارتەکان، بۆ هەموو لایەنەکان، بۆ وی بەیانی بە شێوەیەکی مەدەنی بچین بۆ پشگیری قەندیل، چونکە بەدیدی ئێمە ئەم پەلامارەی دەوڵەتی تورکیا پەلامار نییە بۆ تەنها بۆ سەر قەندیل و بۆ سەر پارتێکی سیاسی بە ناوی پارتی کرێکارانی کوردستان کە تورکیا لەو بەهانەیەوە دەیەوێت پەلاماری باشووری کوردستان بدات، بەڵکو ئەمە پەلامارە بەسەر شکۆ و ئیرادەی گەلەکەمان. ئەمە پرۆسیسێکی داگیرکاریە کە لە دوای ئەفرینەوە لە ئێستادا درێژ بۆتەوە کە بەداخەوە نەک هەر 25 کیلۆمەتر لە دەڤەری سیدەکان هاتوتە ناو باشووری کوردستانەوە بگرێ. ئێستا 125 باشووری کوردستان کەوتۆتە ژێر دەیان دەستگای سیخوڕی و دەستگای سەربازی کە بە هەزاران سەرباز بە چەکی قورسەوە بە هەموو تەکنۆلۆژیایەکی سەربازیەوە بەداخەوە هاتوونەتە باشووری کوردستان کە تێیدا پەلاماری خەڵکی سڤیل دەدەن، ڕۆژانە دەبینن لە ڕێگای فڕۆکە جەنگیەکانەوە بردومانی گوندنشینان دەکەن، چەندین خەڵکی سڤیل تێیدا شەهید بووە و زیانێکی زۆری مادی بەر خەڵکی گوندنشین کەوتووە و ئەم پرۆسیسە پێمان وایە پەرە دەستێنێت لە ئێستادا داگیرکاری وڵاتانی ئیقلیم بە تایبەت تورکیا و ئێران و تورکیا، بەڵام لە ئێستادا هەژمونی تورکیا بۆتە هەژمونێک مەترسی بۆ سەر شکۆ و ئیرادەی گەلەکەمان، هەژمونێکی داگیرکاریە. لێمان دەخوازێت هەمومان جیاوازیەکان وەلا بنین، هەمومان لەژێر چەترێکی نەتەوەییدا لە بەرامبەری بوەستین. پەلاماری قەندیل پەلامارە بۆ سەر شکۆی ئیرادەی گەلەکەمان. شکانی قەندیل شکانی ئەم ئیرادەیە کە گوزارش لە باکوور، لە ڕۆژئاوا، لە ڕۆژهەڵات، لە باشوور دەکات. هەر بۆیە کۆنگرەی نەتەوەیی ئەم بانگەوازەی ئاراستەی خەڵکی باشووری کوردستان کردووە. کا خالید تا چەند ئەو کەسانەی ئەو بانگەوازە ئەو لایەنانەی بانگەوازەکان ئاراستەکراوە بە دەنگتانەوە هاتون پێتان وایە ئەو گردبوونەوەی بەیانی گردبوونەوەیکی تا چەند فراوان دەبێ و ئایا کاریگەری چ دەبێت؟ لە ڕاستیدا بەدەنگەوە هاتنێکی زۆر باش هەیە بۆ ئەو بانگەوازەی کۆنگرەی نەتەوەیی بەو پێی کە خەڵکی باشووری کوردستان وەک بەشێک لەو هینە نەتەوەییە فراوانە بزاوترین یا جوڵەترین حڕەکەی نەتەوەیی لە ناو باشووری کوردستان لە مێژوویەکی دوور و درێژا خەبات و قوربانی داوە بۆ خەونێکی نیشتیمانی و نەتەوەیی. هەر بۆیە لە ئێستادا لە بەرامبەر ئەم پلانە داگیرکاریە بەڵێ ئامادەیەکی زۆر باش هەیە بە تایبەت لە ناو خەڵکو و تەواوی ڕێکخرا و تەنانەت پارتە سیاسیەکانیش. هەر بۆیە بەیانی وەکو خەڵک دەمانەوێت گوزارش لەو ئیرادەیە بکەین، دەمانهەوێت پێیان بڵین ئێمە جیاوازیەکان وەلا دەنین، دەمانەوێت پێیان بڵین ئێمە هەمومان دوجار نەتەوەیەکین، نیشتیمانێکین، خاکێکین، خەونێکین. هەر بۆیە
پێویستیش بەوە دەکات ئێمە ئەم جیاوازیانە کە بەداخەوە لە ئێستادا جەستەی نیشتیمانی ئێمەی هەنجن کردووە هەوڵ بدەین باس بدەین بەسەر ئەوانەدا بۆ ویلانی کەم ئەگەر لە پرۆسیسە سیاسیەکەش نەمانتوانی بێت یا بەداخەوە ئەم قەیرانە بەرۆکی گەلەکەمان بەتایبەت باشووری کوردستانی گرتوێت نەگاتەوە قۆناغە مەترسیدارەی کە خاکە کەشمان لە دوای کەرکووک و شنگال بێتە ئەوەی کە وەک ئێستا لە 125 باشووری کوردستان هەژمون و دەسەڵاتی تورکیای ڕاستەوخۆ لە شاری